سڵاوتان لێ بێم کاتتان باش خۆشحاڵم لا گەرماوگەرم لە خزمەتتان رابم بەڕێزان دوو تەوەر گفتوگۆی لەسەرەکەین تەوەری یەکەممان تایبەتە بێ بە مەترسی داعش لە عێراق بەگشتی و لە ناوچە دابڕهێنراوەکان بە تایبەتی لە دوای ڕووداوەکانی سووریا هۆشداری لە سەرهەڵدانەوە و جموجۆڵی نوێی داعش لە ناوچەکە درا دواتر لە دوای سەرهەڵدانی خۆپیشاندانەکان لە عێراق چەند جارێک لە ڕێی کونسوڵخانە جیاوازەکان بە تایبەتی کونسوڵخانەی ئەمریکا و هەروەها حکوومەتی عێراقی خۆشی هۆشداری دەدالەوەی کە ئەگەر دۆخی عێراق بەم جۆرە بەردەوام بێ و تەرکیزی هێز و لایەنە ئەمنیەکان لەسەر خۆپیشاندەران و سنتەری شارەکان بێ پێدەچێت جموجۆڵی داعش دەست پێ بکاتەوە لەوەش زیاتر لە دوای ڕووداوەکانی لێکەوتەی دوای ڕیفراندۆمەوە ئەوەی کە لە هەمیشە هۆشداری لێدەدراەوە بوو کە پێویستە پەیوەندی ئەمنیەکان و پەیوەندی سەربازیەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغدا هێزی پێشمەرگە و هێزانەکانی عێراق بەردەوامی هەبێ و تود و تۆڵتر بکرێ ئەوەی کە لی کەوتەوە ئەوەیە چەند هێرشێکی جیاوازی تیرۆریستانی داعش بە تایبەتی لە ناوچەی گوڵاڵە و ناوچەکانی نزیک لە حەمرین ڕویان داوە لە مووسڵ بە هەمان شێوە لە شەنگال بە هەمان شێوە جموجۆڵی تیرۆریستانی داعش هەبووە و 16 تێرۆریستی داعشیش لەو ناوە دەستگیر کراون هەر ئەمڕۆ ئۆپراسیۆنی هاوبەش هەبووە لە نێوان هێزەکانی پێشمەرگە و هێزە ئەمنی عێراقیەکان کە لەسەر داوای هێزە عێراقیەکان ئۆپراسیۆنەکە لە ناوچەی گوڵاڵە و گوندەکانی دەوروبەری ئەنجام درراوە ئەمانە هەموو ئاماژن بۆی کە جموجۆڵێکی نوێ و خۆڕێخستنەوەیکی نوێی داعشەکان هەن لە عێراقدا بەگشتی و بە تایبەتی لە ناوچە دابڕێنراوەکان کە ئەمەش لێکەوتەی چەند هۆکارێکە کە دەمانێت لەگەڵ میوانەکەمان باسی بکەین وارووا باز لەسەرەوە بکەین کە چۆن دەتوانرێت ڕێگری لەم کارانە بکرێ و ئەگەر ئەم جۆرە لە ئیهمالکردن و دووری نێوان هێزانەکان لە عێراق بە تایبەتی هێزی پێشمەرگە و هێزانەکانی دیکەی عێراقی بەردەوامی هەبێ تا چەند مەترسی گەورە لەسەر ڕوبەڕووبوونەوەی زیاتر و هێرشی چەکداری کتوپڕ و لە ناکاوی زیاتری داعشەکان دەبێت ئێستا ئەو شێوازە لە تەکنیکی سەربازی کە داعش بەکاری دەهێنێت چۆنە و چۆن دەکرێت ڕێگریش لەو تەکنیکە نوێ بکرێت میوانداری بەڕێز ئەمیدڕۆکن عەبدوڵڵا عەبدوڕەحمان ئەفسەری هۆشیاری نیشتیمانیمان کردووە کە بە سپاسەوە لە ستۆدیۆکانمان لەگەڵمانەیە کاک عەبدوڵڵا زۆر بەخێر بێ سپاس بۆ بەشداریکردن دیارە ئەفسەری هۆشیاری نیشتیمانی لە هێزەکانی پشتیوانی دوو کاک عەبدوڵڵاوی کە تۆ دەیبینی ئەو جموجۆڵانی کە ئێستا داعش هەیەی بە درێژایی هێڵی ناوچە دابڕێنراوەکان شێوازێکی نوێی سەربازی نییە بەکاری دەهێنێت دەگەر هەڵین بۆمان ڕاست بکەرەوە زۆر سپاس بۆ جەنابتان سڵاو لە بینەرانی بەڕێزی کەناڵی گەلی کوردستان بۆ جوابی وەڵامەکەی جەنابەت من پێویستم بەوە هەیە کە بچمەوە سەر پێشخانێکی تاریخی مێژووی داعش چونکە لێوە دەتوانین بینە سەر ئەو خاڵانەی کە ئێستا هەیە داعش پێکاتەی بەشێکی گرنگی داعش پێکاتەی بەشێکی گرنگی داعش بریتە لە عەرەبی سوننەی عێراق بەگشتی و بە تایبەتیش عەرەبی سوننەی ناوچە دابڕاوەکان لە هەرێمی کوردستان لە ڕابردوودا ئەمانە بەعس و با بڵێن ڕژێمی پێشوو بە زەبری ئاگر و ئاسن ئەمانەی پاراستووە کە ئەمانە بە تعریب هاتوونە ناوچانە کە ناوچەی کە ئێستا پێی دەڵێن جێناکۆک کە ئەمانە دابڕاون لە هەرێمی کوردستان ئەمانە بۆ خۆیان لە کاتێک لە دوای ڕوخانی ڕژێمی سەدام کە حکوومەتی تازەی لە عێراقا هاتە مەیدان و کوردیان بینی بە ئەوەی کە هێزە و ناوچەیەکی دیاریکراوی هەیە و هێزی پێشمەرگەی هەیە و بڕواشیان بە حکوومەتی عێراقی تازە نەبوو بۆیە هەرزوو بەزوو خۆیان کردە چەکدار و خۆیان کردە معارەزە لە هێزەکانی با بڵێن معارەزەی یاخود ئەوانەی کە ناڕازی بوون بە حکوومەتی تازای عێراق خۆیان کردە چەکدار و بە تایبەتتریش لە ناو هەرە توندڕەوەکان کە ئەلقاعیدە بوو خۆیان کردە چەکدار لەبەرەوە قاعیدە ئەساسی داعشە لە عێراقا بۆیە ئەمانە بە دیاریکراوی هەمیشە بەرامبەر بە کورد ینی کورد مستەردە بووە هەرێمی کوردستان خەڵکی کوردستان مستەردە بوون لای ئەمانەوە هەر لە پێش داعش بۆ بە دروستبوونی داعشیش دیارە بینیمان چی هات لە ناوچەکان خاڵیشکەی گرنگەوەیە کە ئێستا ئەوەی کە ئێستا ڕوودەدا ئەوەیە کە ئەم بۆشایی ئەمنی کە لە بینی با بڵێن هەرێمی کوردستان و با بڵێن هێزی پێشمەرگە و سوپای عێراق و دام و دەستگا ئەمنیەکانی عێراقا دروست بووە ژەوەیە بەشێک لە ناسیۆنالیستەکانی عەرەب
چاوپۆشی ئەەکەن لە بەشێک لە کردەوەکانی داعش بەرامبەر بە کورد بە تایبەتی چونکە ئەگەر ببینن لەم ڕووداوانەی دواییدا زۆرتر ئامانجەکانیان چالاکیەکانیان جموجۆڵەکانیان بەرامبەر بە کورد بووە بەرامبەر بە هێزی پێشمەرگە بووە وەکو بینیتان لە گوڵاڵە و لە چەند شوێنی تریشووە لەم ڕۆژانەشدا پەلاماری چەند گوند و ناوچەیشی تریانداوە کە خەڵکیان بردو و ڕفاندووە ئەمانە هەمووی ئەوەیە کە خاڵیشکەی گرنگەوەیە کە لە دوای تێکشکانی خلافەتی داعش جاریشکە داعش هات بە شێوازیشی نوێ بە فۆرمێکی نوێ بە شێوەی پارتیزانی هاتۆتەوە ناوچەکان و خۆی ڕێخستۆتەوە و باشترین شوێنیش لە ڕووی سەربازیەوە ینی گونجاوترین شوێن لە ڕووی سەربازیەوە ئەو ناوچەیە کە پێی دەڵێن سیسلچای حەمرین لە سیسلچای حەمریندا چەندین جێگە و پەناگا هەیە و پێگەیکی زۆر باشە هەم لە ڕووی کۆمەڵگاکەی کە من ئەوە زۆرمە بەسمە دواتر باسی بکەین بۆچی ئەو ناوچانە هەڵدەبژێرن بۆ جموجۆڵ و کردەوەی تیرۆریستی خۆیان بەڵام دەمێ بزانام هیچ تێبینیەکت هەیە لەسەر ئەو شێوازەی کە ئێستا ئەوان بەکاری هێنن بۆ هێرشکردن یعنی جیاوازیەکی هەیە لە ڕابردوو ئەگەر هەیەی لە چیایەوە بۆ ئەو جۆرە لە شێوازی هێرشکردن و شێوازی کاری تیرۆریستی لە ڕووی سەربازیەوە هەڵەبژێرن جیاوازی زۆرە لەگەڵ لە پێشتردا خلافەتی داعش یاخود دەوڵەتی ئیسلامی لە عێراق و شام ئەوە بینیمان لە سووریاوە دەستی پێکرد و ناوچەیشی بەرفراوانی لە بەتایبەت لە مەسەلەسی عێراق و لە سووریا کەوتە بندەست لە دوای تێکشانەکە ئەم شێوازان گۆڕیوە بە شێوازی پارتیزانی پارتیزان شێوازەکەی جیاوازە لەگەڵەوەی کە جەبهە و ناوچەیشی دیاریکرا و بندەست برێ و سەیترە بگرە بمەوە حکومڕانی ناوچەی بکە پارتیزان هەمیشە بیر لاوە کە ئامانجەکە لای خۆی دیاریەکات باشە خاڵەکان ئەنی ئەو ئامانجانەی کە دەوێت هێرشی بکاتە سەر کە عملیاتی سەربازی بکات سەر دیاریەکات و ئەو ئامانجانەش هەڵبژێرێت کە لە ڕووی با بڵین خاڵی لە ڕووی ئەمنیەوە لاوازن بەڵام معنای گەورەی هەیە بۆیە جیاوازەکە لەوەدا کە ئەم پارتیزانانە بۆ خۆی هەدەفەکە دیاریەکە و ئەگەر بێت و هێزە ئەمنیەکان شێوازی بەرگری بگرنە ئەستۆ ئابێتە بە بەرگریەکی سەلبی بۆیە باشتر وایە ینی باشتر وایە ئەوان وا بکەین بە پێچوان ینی چۆنەڵی ڕەدی بالمثل نەک بۆکۆی کە ئێمە دانیشین و چاوەڕێکین لە کوێ لێمانەدەن چونکە ئەو لێرە نادا لەوێ ئەدا لەوێ نادا قورسی مامەڵەکردن لەگەڵ ئەم شێوازە لە هێرشکردن کە پێی دەوترێت پارتیزانی چییە؟ ئەمە بۆ هێندە ئاسان لەو ناوچەیە کۆنتترۆل نابێ ئەم جۆرە لە مامەڵە یەکەم وەکو ئاماژەم پێکرد پێکاتی ئەم ناوچەیە بە حقیقەتی حاڵ پێکاتی کۆمەلگای ئەم ناوچەیە یارمەتی دەر و هۆکارێکی باشە بۆ یارمەتیدانی ئەم گروپە خەڵک هەیە یارمەتیانەدا زۆر بەدڵنیایی ئەمە یەک دوو هەمیشیان ئەبێ هێزە ئەمنیەکان بیر لەوە بکەنەوە بە شێوازێکی با بڵین لە ڕووی هەواڵگریەوە لە ڕووی زانیاری کۆکردنەوەوە مولاحەقەکردنیان بە دوواداگەڕانیان مزایقەکردنیان ووا بکەن ئەوان بکەونە حاڵەتی بەرگری نەک ئێمە بکەوینە حاڵەتی بەرگری نەک هێزە ئەمنیەکان خاڵیشکەی گرنگ ئەوەی کە ئەوان ئیسفادەیان لێکردو بەڕاستی من ئەمەوێ ئاماژە بەو بکەم کە لە دوای ڕفراندۆم بەداخەوە کە زەرەریی کوشندە بوو لە نەو ناوچانەترا چونکە ئەگەر دەرهاوشتەی ڕفراندۆم نەبایە هێزی پێشمەرگە لەو ناوچانەی کلی بوو دەرفەت نەبوو بۆی جاریش کە داعش بەم شێوازە تازە بێتەوە ناوچەکان و ئەوە یەکێکە لەو با بڵین لەو زەرەرانەی کە کراوە لەو منطقانە کە ئەوەیە کە بەڕاستی بەهۆی ئەنجامدانی ڕفراندۆمە توانیمان ناوچێکی کەواتە وەکو سروشت وەکو پێکاتی سروشتی ناوچەکە ئەمە بەستم لە پێکاتی جوگرافی ناوچەکە گونجاو بۆ ئەو جۆرە لە مامەڵە و هەروەها لە ڕووی ئەوەی کە هاوڵاتی هەیە خەڵک و ئامانجێکی تربوونی کووردە یعنی هۆکارێکی تربوونی کووردە لەو ناوچانە بۆیە جموجۆڵیان لەو ناوچانە وەکو ئەرزمکردن یەکەم لە ڕووی با بڵین پێگەکەوە شوێن جێگاکە زۆر گونجاوە زۆر لەبارە بۆشایەکی ئەمنیە شوێنی پەناگەی زۆری تێدایە لە ڕووی سەربازیەوە زۆر گونجاوە لە ڕووی دیمۆگرافیشەوە بۆ ئەوان زۆر گونجاوە چونکە وەکو وتمان بەشێکی زۆری بە تایبەتی مسلەسی سونە بەشێکی زۆری ئەو عەرەبانەی کە لەو ناوچەیەن لە بیدایەتەوە و کوردیان بە هەڕەشە بۆ خۆیان زانیوە و ئەوانش تەنانەت ئەو حکومڕانی کە ئێستا لەوێشەیە ئەو با بڵین بەشێک لە سوپای عێراق و بەشێک لە دام و دەستگاکانی حکوومەتی ئێستای عێراقیش
لە دوای ئەنجامدانی ڕفراندن ئەوان زۆر بەلاوە گرنگە زۆر بەدڵیانەوەی کە داعش دەیکا لە مزایقەکردنی کورد و لە دەرکردنی کورد و لە کەمکردنەوەی ڕێژەی دانیشتوانی کورد لە ناوچەکەدا ئەگەر لە ڕابردوو سیرکەی گوڵاڵا ئەو شوێنە بووە لە هەتا ڕوخانی ڕژێمی سەدنامیش زۆرترین ڕێژەی کوردی تیا بووە لە دوای سەرهەڵدانی قاعیدە و بە دوای داعش و بە دوای ئەمانە وای لێ هات کورد زۆر بێزارە کە لەو ناوچەیە نەما کە ناوچەی و زێدی باب و باپیری خۆیەتی ئەمە بۆ ئاراستەیە دەچێت کە بە نەتیجە وا دەبێت کە لەم ناوچانە کورد هەلی ژیانی کەمتر بێ یعنی لە ڕووی ئەمنیەوە ناتوانێت ئیدارە بکە لە منتەقەکە هەڕەشەیە لە هەموو ڕوویەکەوە هەڕەشەی لێ تەنانەت خەڵک پێشمەرگەش نییە ڕفێنراوە و کە سوکارەکەی ڕفێنرا و یا پارێکی زۆری لێوەرگن یا دەیکوژن و دەینێرنەوە بۆ لە دوایین بەیاننامەی خۆی ئەنجومەنی باڵای سیاسی و بەرژەوندەکانی یەکێتی ئاماژە بە مەترسیاکە و باز لەوەکە کە پێویستە حکوومەتی هێرێم ڕێکارە سەربازیە تایبەتەکان بگرێتە بەر بۆ چارەسەرکردنی ئەم گرفتە لە ڕاستیاوی کە جێی پرسیارە دەمەوێت بیکەم لە بیدایەتی دروستبوونی داعشیشدا یەکێتی نیشتیمانی کوردستان هەمان هۆشیاریدا بەڵام دیار بوو جۆلێگیرا و نەبوو لەو کاتەدا و مەترسیەکە هێندە بە جددی نەبینرا لە هەرێمی کوردستان تا ئەو کارەساتە گەورانی لێکەوتەوە ئێستاش دیسان ئەنجومەنی باڵای سیاسی و بەرژەوندەکانی یەکێتی هەمان هوشیاری دەدا بۆ ئەو ناوچانە بە تایبەتی بۆ ڕێگرتن لە مەترسی زیاتر و بۆ هەماهەنگی زیاتری هێزە ئەمنیە کوردستانەکان و عێراقەکانیش چ ڕێگەیەک بگیرێتە بەر چۆن هەنگاو بنرێت یەکێک لەو ڕێگایانی کە گرنگە کە دام و دەستگاکانی خۆمان هێزی پێشمەرگە لەم ناوچەیە دەستگای هەواڵگری خۆی لە ڕووە تازەکەیەوە لە شێوازە تازەکانی لە ڕووی باڵین تەکنۆلۆژیا ئێستا کە هۆکارێکی باشە بۆ چاودێریکردنیان و بە دوواداگەڕانیان و سەرچاوی زانیاری کۆکردنەوە و جەولەکردن و خاڵشکەی گرنگ کە پێویستە ئەمە بکرێ حکوومەتی عێراقیش هەنگاو بنێ بەوەی کە هەماهەنگێکی باش لە مابینی هێزی پێشمەرگەی کوردستان و دام و دەستگاکانی هەرێمی کوردستان و سوپای عێراق و دام و دەستگاکانی ئەمنیەکانی حکوومەتی عێراقی یەکلایی بگێتەوە لەوەی لەم ناوچەیە دەبێ باشەوە بەبێت تەواجدی هێزی پێشمەرگە دەرکەوت بەبێت تەواجدی هێزی پێشمەرگە لەو ناوچانە بە شێوەیەکی گشتی ئەمە درێژەی دەبێ و تەشەنە دەکا بۆ زیاتریش بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان هەرزوو بۆکو جەنابەت زوو دەرچی بەم ڕاستیە کرد و ئێستاش هەر یەکێتی نیشتیمانی کوردستانە ڕوبەڕووی ئەم مەترسیە بۆتەوە لە ناوچەکانی خۆیدا و ئەوانیش ئامانجیان لەوەیە بەڕاستی ئێڵم ئێمە بۆیە ئێستا ناتوانین بەتەواوی ملاحقەکەین تا ئێستا هەمانجێک دروست نەبووە لە بینی سوپای عێراق و هێزی پێشمەرگەی کوردستان ئێستا هەنا هەمانجێ ناکرێ ئێستا مشکلەکە لەکوێیە پێدوابێ کە ئەم هەمانجێ ناکرێ ئایا خەتاکە لە هەرێمی کوردستانەوەیە یان خەتاکە لە بەغداوە یان چەپڵەکەیە کە بە هەردوویان ئەو دەستەیە کە بە هەردووشیان چەپڵە لێ ئەدەن بڵین من دڵنیام لەوەی کە هەرێمی کوردستان و هێزی پێشمەرگەی کوردستان هەمیشە ڕێیشی تەندروستی هەبووە لەم مامەڵەکردن لەگەڵ ئەم بارودۆخەی کە ئێستا هەیە ئەویشەوەی بەڕاستی کە دەبێ هێزی پێشمەرگەی کوردستان لەو ناوچانە بێ و هەماهەنگێکی ڕاست و دروست لە بینی سوپای عێراق و هێزی پێشمەرگەی کوردستان بکرێ و ئەوە بەڕاستی سوپای عێراق و دام و دەستگا ئەمنیەکانی عێراقن خۆیان لەمە ئەدزنەوە و ناتوانن قەناعەت بەخۆیان بێنن جارێک کە هێزی پێشمەرگەی کوردستان بچێتەوە ئەو ناوچانە و هاوکاری هێزی پێشمەرگەی کوردستان بکەن و دڵنیام لەوەی کە ئەوان بەتایبەتی ئەم عقلیەتە بەتایبەتی تریش با من ئەمە بڵێم بە بڕوای من لە دوای ئەنجامدانی ڕفراندۆمە کە ئەوان ناتوانن قەناعەت بکەن ئێستا لە عێراقدا حکوومەتێکی نوێ بەڕێوەیە و محەممەد تۆفیق علایی ڕاست پێدراوە کە حکوومەتێکی تازە دروست بکە و بە دڵنیایی و دێ لەگەڵ کووردا گفتوگۆ ئەکا لەسەر ئەم بابەتە تا چەند گرنگە ئەم بابەتی لەگەڵدا یەکلایی بکرێتەوە و کورد دەتوانی ئەمە وەکو کارتێکی فشار وەکو مەرجێک بەکاربهێنێ بۆ حکوومەتەکەی محەممەد تۆفیق علاوی من بڕوام وایە محەممەد تۆفیق علایی کە حکوومەتی تازە پێکدێنە یەکێک لە خاڵە هەرە گرنگ و جەوهەریەکان ئەم پرسەیە پرسی سەرهەڵدانەوەی داعش باش چونکە دوجار لەبیرت نەچێ ڕەنگە قۆناغی ئێستا ئەگەر قۆناغی پارتیزانی بێ و قۆناغی چالاشی بچووک و مامناوەند بێ ئێستا داعش خۆی ڕێخستوێتەوە ئێستا مەترسی داعش لەوەدایە کە ئەگەر لە دوای تێکشکاندنەکە دەرچەیەک نەبوو بۆیانی کە ئەفکاری داعشیانە بوو چونکە داعش وەکو فکرە لە عێراق و لە ناوچەی سوننە تێک نشکاوە بەڵام وەکو دەسەڵات و قەڵەمڕەوی و ئەوانە تێکشکاوە ئێستا ئەمەندە خوان کۆکردوتەوە کە هەر کەسێک بێوێ پەیوەندی بکە جێگەیان هەیە ڕێگەیان هەیە تەنزیمیان هەیە تشکیلی خۆیان هەیە هەموو ئەمانە و ئەگەر بارودۆخی عێراقیش بەم جۆرەی ئێستا بڕوە بەم ناهەمانجیە بەو ناسەقامگیریە سیاسی کە ئێستا لە عێراقەیە لە داهاتوودا ئەوان ڕەنگە خۆیان
حاضر کردێ بۆ عملیاتی زۆر گەورەتر وە عملیاتەکانیش ئەوەندەی کە ئێمە بزانین لەوانەیە بە تایبەتی لەم ناوچانەی کە ئێستا لە بە تایبەتی لە مەسەلەسی سوننا لە نینەوە لە دیالە لە کەرکووک لە شوێ لەوانە بتوانن عملی زۆر گەورە بکەن و بە دوجار عێراق بەو دۆخە بەرنەوە جاریشکە کە ڕوویدا لە ڕابردوودا کە ماڵ وێرانی بۆ گەلانی عێراق و ناوچەکانی بە تایبەتی ناوچەی سونەنشین هاتە پێشەوە بۆیە زۆر گرنگە ئەمە خاڵی لە پێشینە و جۆهریە و دەبێت بەلای ئێمەشەوە گرنگ بێ بەڕاستی وە کێزی پێشمەرگەی کوردستان و وەفدی دانوستکاری ئێمە دەبێت لەسەر ئەم خاڵە هەڵوێستە بکە و بیکە بە خاڵی جەوهری و بنەڕەتی لە هەمانجی و جارێکی گەڕانەوەی هێزی پێشمەرگەی کوردستان بۆ ناوچە دابڕاوەکان یعنی دەرکەوت کە هێزی پێشمەرگەی کوردستان لە ناوچە دابڕاوەکان بوون ئێمە لە ناوچە دابڕاوەکان بووین خۆکە بەرگریمان لە تیرۆریستانی داعش کرد کە ناوچەکانی کەرکووک و دووس و چۆ ئەوانەمان پاراست خۆ ئێمە نەهاتین بەس کورد بپارێزین ئێمە هاتین هەموو پێکاتەکانی ناوچەکانمان لە هەڕەشەی تیرۆریستانی داعش پاراست و ئەوە کورد بوو نەیتهێشت کەرکووک بە دەردی مووسڵ بچێ ئەوە کورد بوو نەیهێشت فڵان شوێن لە شوێنەکانی کوردستان بە دەردی مووسڵ و ئەنبار و چۆوانە بشێ هێزی پێشمەرگەی کوردستان بوو ئەفزەڵێتی هێزی پێشمەرگەی کوردستان بوو بۆیە ئەم ڕاستی ئەگە عێراقیەکان خۆی لێ بشارنەوە بارودۆخی عێراق لەسەر هەڵدانەوە و گەشەکردن و تەشەنەکردنی داعش زۆر ڕەچاویشتی خراپتری لێ دەکرێت شتێک هەیە نازان تۆ لە ڕووی سەربازیەوە یان لە ڕووی ئەمنیەوە تا چەند بە مەترسی بزان یان چۆن بیبەستیتەوە بە بابەتە ئەمنیەکەەوە نازانم بەڵام لە ناوچە دابڕێنراوەکان پەیوەندی نێوان کوردان خۆشی باش نییە لە کەرکووکدا تا ئێستا ئەو ڕێکەوتنانی کە هەشمان بۆ لەسەر دیاریکردنی پارێزگارێک بۆ شارەکە نەمان توانێت جێبەجێ بکەین یان بگەینە قۆناغی کۆتایی ئەمانە تا چەند گرنگن لەو ناوچانە لە هەموو حاڵەتێکە بۆ هەر کارێک نەکەر ئەمە بەتەمەش کە زۆر گرنگە یەک ریزی میلەتی کورد زۆر گرنگە یەک ریزی میلەتی کورد تەنانەت یعنی ئەبێ ئەمە بکەینە کار و کردەوە ینی بەکردەوە بیسەلمێنین ڕاستەکەی ئەوەیە من هەموو جارێ یا بە بڕوای من ئەوەیە بەرامبەر بە نەیارەکانمان ئەگەر هەمومان یەک بین هێشتا کەمین بۆیە بڕوای من ئەوەیە کە بەڕاستی گرنگە خۆشمان ڕیزەکانی خۆمان ڕێخین وێزی پێشمەرگە تۆکمەترکەین و چالاکتری بکەین و ئەو چاکسازی کە بەڕێوەیە و ئەو یەک ریزەی کە هەیە کە بڕیار لێدراوە بە زووی جێبەجێ بکرێت چونکە بە دڵنیایی ئەمە سەرەتای هەڕەشەیەشی قورسە بەرەو ڕووی هەرێمی کوردستان و عێراقیشە بێتەوە بۆیە زۆر گرێکە کورد لەن ئەگەر لێرە هەندێک کێشە و ململانێمان هەبێت لەوێ لەوانەیە من بە بڕوای من وەکو پێشمەرگەیەک وەکو ئەفسەرێک بە کفری بزانم کە لەوێ ململانێمان هەبێ کێشەمان هەبێ لەسەر ململانەی فکریمان هەبێ لەوێ چونکە یەک ئامانجمانەیە ئامانجمان لە گەڕانەوەی ئەو ناوچانەیە ئامانجمان لە ڕزگارکردنی ئەو ناوچانەیە لەو کۆت و بند و کێشانەی کە هەیەی بەڕاستی ڕەنجی چەند ساڵەمان خوێنی شەهیدەکانمان ئەبێ لەبیر بێت بەڕاستی هەمومان خوێنمان بێکەوە ڕژا لەو ناوچانە لە بەرگریکردن لە تیرۆریستانی داعش خوێنی هەموو ڕۆڵەکانی کورد لەوێ ڕژا بۆیە ئەوەی وابیر بکاتەوە پێم وایە غەدر لە خۆشی و لە کوردیژەکان لەوێ زۆر باشەوەی کە یعنی جێی سەرنجە بۆ من بەڕێستان ئەفسەر لە وشیاری نیشتیمانی پێ دوایە لە چه ئاستێکی وشیاری نیشتیمانیان بە تایبەتی لەسەر ئەم بابەتانی تیرۆر و ئیرهاب و هاوکاری و هەماهەنگی و ڕۆیشتن بۆ ناویانیان لێ دەرچوونیان ئێمە توانیومانە وشیارەیەکی نیشتیمانی لەسەر ئاستی هەرێمی کوردستان و بیگوازینەوە بۆ ناوچە دابڕێنراوەکان بەگشتی وشیارێکی نیشتیمانیمان هەبێت لەسەر ئەم بابەتە و خەڵک تێبیگەێنین با عەرەب زمانیش بن لەسەر مەترسی بوونی ئەم جۆرە لە بیرکردنەوە و ئەو جۆرە لە کارکردن لەگەڵ ئەو گروپە تیرۆریستیانەوە بە تایبەتی و دیاریکراوی داعش زۆر جوانە ئێمە لە شەڕی داعش ئەوەی مای خۆشحاڵیمان بوو یەکریزی میلەتەکەمان بوو بەرامبەر بەم شەڕە ئەوەی کە پێشمەرگەی لێی ئاسوودە بوو ئەوەی کە ئێمە ماندووبوونمان بەدەزانی ئەوەی کە پێشمەرگە ئامادە بوو لە سەنگەرەکەدا خوێنی بڕژێەوە بوو کە میلەتەکە لە پشتمان بوو لەگەڵمان بوو بە شێوەیەکی گشتی یعنی لە ڕووی هوشیاریمان بەرامبەر بە نەیارەکانی میلەتەکەمان بەرامبەر بە داعش بەرامبەر بە تیرۆریستان هەلومەرجێکی زۆر باش بۆ ئێمە هاتۆتە ئاراوە ئەوژەوەیە کە بەڕاستی ڕادەی وشیاری خەڵکی کوردستان زۆر بەرزە لەو ڕووەوە کە بەرگریکردن لە خەڵکی کوردستان و نێشتنی دەستی ڕەشی تیرۆریستان بۆ ناوچەکەمان ڕاستی هێزی پێشمەرگەی کوردستان لەم پەرێکی گرنگ و هێزێکی گرنگ بوو لە شەڕی داعش و ئێستاشی لەگەڵا بێ بەڵام ئەوەی لەوە گرنگتر بوو ئەو بوو کە میلەتەکە
بە کۆی گشتی کۆمەلگای کوردی لە پشتی هێزی پێشمەرگی کوردستان. زۆر باش. ئێستا ئەوەی کە یعنی گرنگە تۆ خاڵێکی زۆر گرنگە دووت ئەویش ئەو بوو کە عێراقیەکان و ئەوەی کە عەبادی کردی لە مووسڵ و سەرکەوتنی داعش و ڕۆژەکان کرد بە پشوو ئەوانە یعنی وەکو تۆوتت هێشتا وشیاریەک ماوە کە کاری لەسەر بکرێ لەسەر ئاستی عێراقیش ئەمە وشیاریە ڕەنگە بڵێم لە ئاستی سفردایە خۆ لە دوای ئەو ڕووداوەدا نەناوچەی سونە نشینەکان ئاوادان کرانەوە نە خزمەت گوزاریان پێگەێنرا نە ئەو جۆرە لە وشیارکردنەوەشیان پێدرا تایبەت بە مەترسیەکان و هەماهەنگی و دەستێکەڵکردن لەگەڵ تیرۆریستانی داعش ئەگەر ئەوم بۆ باس بکەی و لە لایەکی تریشەوە هەماهەنگی خەڵکی ناوچە دابڕێراوەکان جا هەر زمانێک بن لەگەڵ هێزە ئەمنیەکان بۆ ببن بە چاوی هێزە ئەمنیەکان لە بینینی هەردیاردەیەکی نام و ئەمانە تاچەند بەکرین دەزانن لە پاڵ بەرەنگاربوونەوەی داعش لە ڕووی سەربازی لە ڕووی ڕاوەدونانیان لە ڕووی چاودێریکردنیان لە ڕووی دۆزینەوەی شوێن و پەناگەیان لە پاڵ ئەوەداوەی کە گرنگە لە ڕووی فکریەوە خەڵک وشیار بکرێتەوە ئەویش بەڕاستی ئەوە چۆنەڵێ هەمەلایانەیە یعنی ئەگەر حکوومەتی عێراقی و حکوومەتی بەڕێز عەبادی کە لە ڕابردوودا ئەعلانی ئەوەی کرد کە داعش کۆتایی هاتووە چەند ڕۆژێکی نەبەر دەیان سەرچاوە و دەیان خەڵکی شرۆفەکار هاتنتیان ئەسڵەن دەسەڵاتی نەماوە داعش لە ڕووی حکومڕانیەوە لە ڕووی سەیترەکردنەوە وەکو ئەفکار وەکو فکر مەوجودە هیچ شتێک نییە و ئێستاش ئەوەی کە کراوە لە ڕابردوودا ئەوەی عێراق دەبینی بۆ جۆرەی کە هەیە لە ڕووی فکریەوە لە خاڵی سفردایە هەرێمی کوردستان خۆشبەختانە ئەگەر ئێمە کەم و کوڕیشمان هەیە لە خەڵک کۆمەڵی کێشە و گرفتیشیە بەڵام لەم ڕۆ تا ڕادەیەک جیاوازێکی زۆرمان لەگەڵ حکوومەتی عێراقی هەیە ینی ئیشەکە یەک لایەن نییە لە ڕووی سەربازی و نییە لە ڕووی فکری ڕوبەڕووی ئەم ڕەوتە نەبیتەوە ئەوە عێراق بەرەو دۆخێکی نادیار و ناسەقامژیرە با کە بەدڵنیایی هەموو لایەکی هەموو پێکاتەکانی عێراق بە کورد و عەرەب هەمومان سەرەرتیاکەین و دوجاریش بەڕاستی ئەگەر بیرکردنەوە نەگاتەوە ئاستی هەمومان بەیەک فکر بەرامبەر ئەم ڕەوتە نەبینەوە وە زەرە دەکەین ئەویش بەڕاستی کە هەتا حکوومەتی عێراقی خۆی لە داوەڕەوەکانی خەڵکی کوردستان و هێزی پێشمەرگەی کوردستان بزێتەوە بەدڵنیایی دوورە بینلەوە حکوومەتی عێراقی لەگەڵ ئەو هەموو گیانفیدایی و ئەو هەموو بەرگریەی کە هێزی پێشمەرگەی کوردستان کردوێتی لە ڕابردوو و تاوەکو ئێستا لە عێراق و لە ناوچەکان تا ئێستا ئامادە نییە سەرەتاییترین مافی هێزی پێشمەرگەی کوردستان بدات یعنی ئەبێ ئەمە ئەو پەیوەندیمان لە خاڵی سفردایە بەداخەوەیڵێ یعنی لە بیدایەتی حکوومەتی عێراقی تاوەکو ئێستا بۆیە من ئەچمەوە سەر قسەکەی خۆم بەشێکی گرنگ لە ناسیۆنالیستەکانی عێراق لە حکومڕانەکانی عێراق خۆیان و چاوپۆشیەکەن لەمەی کە هەیە بەڕاستی بۆ خاتری ئەوەی هەندێک شک دەکەن بۆ خاتری ئەوەی تەنها ئەم ڕۆتە بە تایبەتی لە ئێستادا ڕوبەڕووی کورد وەستاون ئاراستەکان لەو ناوچانەی کوردنشینەکانە بەڕاستی ڕێنی شتێکەکەن ئەڵێ بەدەستم نییە بەس بەدڵمە ڕەنگە بەدەستی نەبێ بەس بەدڵێتی لەبەرەوە ئەوە گینا ئەگەر حکوومەتی عێراقی بە شێوەیەکی ڕاست و دروست هەماهەنگی لەگەڵ هێزی پێشمەرگەی کوردستان و لەگەڵ هەرێمی کوردستان بکات و هێزی پێشمەرگەی کوردستان بێبەش نەکات لەوانەی کە لە دەستور و لە مافەکانی هێزی پێشمەرگەی کوردستاندا هەیە بەدڵنیایی دیاردەی وا دروست نابێتەوە لە عێراق. من سپاس دەکەم بەڕێز عەمید ڕوکن عەبدوڵڵا عەبدوڕەحمان ئەفسەری وشاری نیشتیمانی لە هێزەکانی پشتیوانی دوو هێزی پێشمەرگەی کوردستان سپاس بۆ بەشداریکردن لە تەوەریەکەمدا بەڕێزان پشوویەکی کوردوەرەگرین و ئەگەڕەمە وڵاتان بۆ گفتوگۆکردن لەسەر تەوەری دۆم ئەویش تایبەتە بێ بە ئەگەری تونتربوونی خۆپیشاندانەکان لە عێراق هاوکات لەگەڵ ئەویش هاوتەریب لەگەڵ ئەویش پێکێنانی حکوومەتی نوێ لە عێراقدا پشوویەکی کوردوەرەگرین و ئەگەڕین وڵاتان. ئۆفەرێکی ناوازە لە قەیوان سیتیەوە. ئێستا لە قەیوان سیتی ببە بە خاوەنی شوقەیەکی کۆڵەتی بەرز و سەردەمیانە. پەلە بکە و سوودمەند بە لە ئۆفەری کڕینی شوقە بە قیستی 6 ساڵ. ڕوبەری شوقەکان 180 مەتر دووجایە. پێکهاتووە لە 3 ژووری نووسن، ژووری میوان و نان خواردن، 2 موشتەمەلات، گەنجینە، مەطباخ، 3 باڵکۆن کە بەسەر دیمەنی جوانی شاری سلێمانی داڕوان. باڵەخانەکانی قەیوان سیتی
سیستمی ئاگرکوژانەوە و غاز و سەتەلایتی مرکزی تێدایە و دو ئەسانسۆر بۆ هەر باڵەخانەیەک دانراوە و تێیدا ڕەچاوی بەرزترین کاریگەریەکانی بوومەلەرزەکراوە. تەواوی باڵەخانەکان بە مەبەستی پاراستن لە سەرما و گەرما بە کەرەستەی گونجاو ڕووپۆش کراوە. ئەم دەرفەتە لە دەستخۆت مەدە و لە قەیوان سیتی بە پێشێکێکی گونجاو و بە قیستی درێژخایەن ببە بە خاوەنی شوقەیەکی هاوچەرخ. بەڕێزان ئەمڕۆ باڵێۆزخانەی ئەمریکا لە بەغدا بەنامەیەکی بڵاو کردوتەوە ئاماژە بەوەکە کە عنی هوشیاری دەدات بە هاوڵاتیانی خۆی و باز لەوە دەکات کە لە ڕۆژانی 11 12 13 تاوەکو چواردەی مانگیش خۆپیشاندانی گەورە و توند لە عێراق بەڕێوەن وەکو ئاماژەی پێکردووە 11 12 13 مانگ لە بەغدا و ناوچەکانی دیکە و لە چواردەی مانگیشدا لە نەجەف و هوشیاری دەدات لەوەی کە هاوڵاتیانی لەم کاتانەدا سەردانی عێراق نەکەن و بیریان دەهێنێتەوە کە ئەوەی لە ڕابردوودا ڕێنمایی بوو بۆیان تایبەت بە خۆپیشاندانەکانی عێراق و سەردانی نەکردنی عێراق و نزیک نەبوونەوە لە شوێنی خۆپیشاندانەکانی عێراق دیسانەوە دووباری دەگاتەوە. ئەمە وشیاریەکە کە لە دوای ئەوەی محەممەد تۆفیق عەلاوی ڕادەست پێدرێت بۆ پێکێنان و دروستکردنی کابینەی نوێی حکوومەتی عێراقی لە دوای ئەو کاتەوە یەکەم جارە ئەمریکا وشیارێکی لەو جۆرە بڵاو دەکاتەوە لە کاتێکدا کە محەممەد تۆفیق عەلاوی لەلایەن سەرۆکۆمار و ڕادەست پێدرێ باڵێۆزخانەی ئەمریکا و ئەمریکیەکان پیرۆزبایی لێ دەکەن و لە هەمان کاتدا ئێرانەکانیش پیرۆزبایی لێ دەکەن. گفتوگۆ دەکەین لەسەر دۆخی عێراق و دۆخی خۆپیشاندانەکان ئایا بەرەوتونتر دەچێ یان ناوە ئەگەر دەچێ هۆکارەکەی پێدەچێت چی بێت ئەمە میوانەکەمان ڕوونی دەکاتەوە و قسە لەسەرەوەش دەکەین کە ئایا محەممەد تۆفیق عەلاوی دەتوانێت بە دیاریکراوی ئەوەی کە خواستی خۆیەتی و ویستی شەقامە لە پێکێنانی کابینەی نوێی عێراقیدا بێنێتە دی. سێ خاڵ زۆر گرنگە: خواستی شەقام، خواستی کەسێتی خۆی و ویستی هێز و لایەنە سیاسی عێراقیەکان و بە تایبەتی نێوماڵی شیعی بۆ کابینەی نوێ کە سێ خواست و ویستی زۆر جیاوازن لەیەکەوە. ئایا محەممەد تۆفیق عەلاوی دەتوانێت ئەم سێ خواست و ویستە کۆبکاتەوە دڵی سێ کەسایەتی و سێ لایەنی جیاواز لە خۆی ڕازی بکە؟ ئەمە جێگای گفتوگۆکانمانە بێت لەگەڵ بەڕێز ڕەنج جەعفەر چاودێری سیاسی کە ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمانە بێت. کاک ڕەنج سپاس بۆ بەشداریکردنت. دەمێ بپرسم ئایا ئەم هۆشداری کە کۆنسڵخانەی ئەمریکا بڵاوی دەکاتەوە لەم کاتەدا پێ دوایە ئەمە زانیاریەک هەبێت لە پشتێوە ئایا ئەگەر هەیەتون خۆپیشاندانەکان لە عێراقدا تونتر ببن زیاتر ببن بە تایبەتی کە ئێستا کەسێک بۆ پێکێنانی کابینەیەکی نوێ لە عێراقدا ڕاست پێدراوە؟ بۆ بەرەندەنگ نییە. بەڵێ کاک ڕەنج ئەگەر گوێبیستی دەنگی من بی ینی پرسیارەکەم ئەوە بوو کە ئێستا هۆشیاریەک هەیە لەلایەن باڵێۆزخانەی ئەمریکا بۆی کە خۆپیشاندانەکان پێدەچێت لە 11 و 12 و 13 و 14 مانگدا تونتر و فراوانتر ببن لە عێراق. پێ دوایە ینی باڵێۆزخانەی ئەمریکا لە خۆ بێوێ هۆشدارێکی وا بدات و ئەمە مانای چی ئەگەیەنێ بۆ ئەمریکیەکان و بۆ عێراقیەکان چۆن ئەمە لێک بدەنەوە؟ ئایا ئەگەرێک هەیە لە عێراقدا خۆپیشاندانی تونتر لەوەی کە لە ڕابردوودا ڕوویداوە بەڕێوە بێت و ینی کارەساتی زیاتری بە دوای خۆیدا بێنێ لە کوشتن لە برینداربوون لە چوارچەوەی عێراقدا و لەو ڕووداوانی کە لە ڕابردوودا بینیمان؟ دەنگ نەما. فەرموو ئێمە گوێبیستی تۆین کاک ڕەنج. بەڵێ سەبارەت بە خۆپیشاندانەکان لەگەری ئەوەی تون بێتەوە لە کاتێکدا کە 2 هەفتەیەک لە بەردەم عەلاوی ماوە بۆ ئەوەی کابینەکەی ڕابگەیەنێ، بەڵام ئەوەی گرنگە ئەوەیە هەم شەقام واتە خۆپیشاندەران و هەموو هێزە سیاسیەکان دەرفەتێک بدەنە بڵێن عەلاوی بۆ ئەوەی لە پێکەنانی حکوومەتەکەیدا
بتوانێت سەرەتایەک بۆ سەرکەوتن لەم دۆخەیان وەرسەرخان لەم دۆخە لە دۆخی چەقبەستووی سیاسی و حکومڕانی بۆ دۆخێکی کرانەوە دۆخێک کە خۆی بەڵێنی داوە گوێ لە خۆپیشاندەران بگرێەوە داواکاری خۆپیشاندەران جێبەجێ کاوە خۆشی بە بەشێک لە وەکو سەرچاوەیەک لە خۆپیشاندەران دەزانێت بۆ ئەوەیە بتوانێت دۆخەکەی هێور کاتەوە لە هەمان کاتدا لەگەڵەوەی ئەو کە لە دوو خولی پەرلەمانی فراکسیۆنی لە فراکسیۆنەکەی ئاید علاوی بەڕێزیان ئەندام بوون و لە کابینەکەی مالیکیش وەزیری گەیاندن بووە بەڵام ئەوەی هەیە ئەوەیە کە هەم سەرۆک کۆمار دکتۆر بەرهەم ساڵح ڕایسپاردووە بۆ پێکێنانی ئەو کابینەیە کە ئەمە ئەوە دەردەخات کە پێشنیارکرا و یان کاندیدی هیچ هێزێکی سیاسی نییە ئەوە لایەنێکی ئەرێنیە بۆ ئەو هەروها وەک خۆی دەڵێت من لە خەڵکەوە دەسەڵاتم سەرچاوە دەگرێت ئەمەش خاڵێکی ترە و هەروها پشتیوانی نەتەوەیە گرتووەکان بۆ ئەو خاڵێکی تری گرنگە و پشتیوانی فراکسیۆنە سیاسیەکان و حیزبە سیاسیەکان لەوەی لە ناو پەرلەمانن هۆکارێکی ترە بۆ ئەوەی بتوانێت سەرەتایەکی سەرکەوتن بۆ خۆی تۆمار بکات ئیتر ئەوەی دەمێنێتەوە لە بەردەم علاوی ئەوەیە کە لە ماوەی دیاریکراودا بتوانێت کابینەکەی خۆی پێک بێنێ و بەجۆرە ئەوەی کە لە ئاراشدایە ئەو کابینەیە زیاتر کابینەیەکی تەکنۆکرات دەبێت و کابینەیەک دەبێت بۆ ئەوەی بتوانێت سەرکەوتوانە بێلانانە ئاگرنج ئەوەی کە خواستی خۆیەتی و خواستی شەقانیشە ئەوەیە کە کابینەکەی کابینێکی تەکنۆکرات بێ دەستپاک بێ و تێوەگلاو نەبێ لە هیچ گەندەڵیەک لە ماوەی ڕابردوودا و خاوەنی پسپۆری و شارەزایی بن ئەمە خواستی خۆیەتی و خواستی شەقامە بەڵام لە بەردەم ئەمەدا لە بەرامبەر ئەمەدا خواستێکی لە هەموو ئەمانە بەهێزتر هەیە کە خواستی هێز و لایەنە سیاسیەکانە کە دەیانێت پشتیان هەبێت لەم حکوومەتەدا و ڕێکەوتنێک هەیە کە محەممەد تۆفیق عەلاوی خۆی ئیمزای کردووە لەگەڵ ژمارێک لە هێزی شیعی نزیک لە ئەوانەی پێی دەوترێ حەشدی شعبی یعنی بەپی ئەو ڕێکەوتنەوە ئەو حەوخاڵی ئەو ئیمزای کردووە یعنی هیچ خواستێکی شەقام لەو حەوت خاڵەیان نییە تەنها جێبەجێکردنی خواست و ویستی هێز و لایەنە سیاسیەکانەوەی کە پرسیارە لە لای من محەممەد تۆفیق عەلاوی دەتوانێت حکوومەتێکی لەو جۆرە لە کاتی دیاریکراوی خۆیدا دروست بکە کە دوور بێ لە پشتی هێز و لایەنە سیاسیەکان و دابەشکاری نەتەوایەتی ئەوەی کە تاوەکو ئێستا بە تەوافقی پێکهاتەکان لە عێراقدا دروست کراوە حکوومەت و کابینە جیاوازەکان لە ڕاستیدا دەبێت جۆرێک لە هاوسەنجی بگرتێتە بەر بۆ ئەوەی عەلاوی بتوانێت لەوەیە سەرکەوتوو بێت ئەمە لە کاتێکدا کە پێویستە ئەوەی کە دیارە لەسەر ئاستی پلەمام ناوەند لەوانەی کە بەڕێوەبەری گشتین ویان خواردتریش بتوانێت خەڵکی تەکنۆکرات لە هەموو بوارەکاندا بدۆزێتەوە و بۆ ئەوەی ئەمانە خەڵکانێک بن هەم تەکنۆکرات و خاوەن توانا و لێزانی بن و هەم لەلایەکیش ئەو خەڵکانە بە تاکید بەشێکن لە ئەو خەڵکە تەکنۆکراتانەی کە سەر بە هێز و لایەنە سیاسیەکان لە ڕاستیدا بەڵام وەک خەڵکی دیار و بەرچاو ئەو ڕۆڵیان نەبووە لەسەر ئاستی وەزیر یان ئەنداین پەرلەمان یان هەر شتێکی لەو بابەتە بۆیە ئەو خەڵکانە دەکرێت سوودیان لێ وەربگیرێت بۆ ئەوەی بتوانن ڕۆڵی خۆیان بجێڕن لەوەی کە پێدەگوترێت گەڕانەوەی هاوسەنجی و پێشکەشکردنی خزمەت گوزاریە بنچینەیەکان کە سەرچاوەی سەرێکی خۆپیشاندانەکان بۆ لە ڕاستیدا دواتر وەرچەرخا بۆ داواکاری سیاسی و گۆڕانکاری لە یاسای هەڵبژاردن و دەستور و هەموو ئەوانە کە لە داهاتوودا دەبێتە بەشێک لە کارنامەی سیاسی لە ئیتر لە هەڵبژارین داهاتوو کە دێتە گۆڕێ باشەوەی کە بە جۆرێک لە جۆرەکان محەممەد تۆفیق عەلاوی وەکو هەڕەشەیەک بەرامبەر بە سیاسی و هێزە سیاسەکانی عێراق بەکاری دێنێ شەقامە لە یەکەم وتاری خۆیدا ئاماژە بۆ دەکا پێویستە شەقام بەردەوام بێ و خۆپیشاندانەکان بەردەوام بن و لە چوارچێوەی خۆپیشاندانەکاندا پشتیوانی لەو هەنگاوانە بکەن کە محەممەد تۆفیق عەلاوی لە بەرژەوەندی خۆپیشاندەران دەینێت و کاری لەسەر دەکا
ئەوەی کەجی پرسیارە ئێستا شەقام بووە بە دوو بەشەوە ئەگەر زیاتر نەبن خۆپشاندەران باز لەوە دەکەن هەندێکیان پشتیوان و هەندێکیان پشتیوانی و لە محەممەد تۆفیق عەلایی ناکەن و بە تەواتی ڕەتی دەکەنەوە لە ناو پەرلەماندا بەشێک لە هێزە سونیەکان پشتیوانی دەکەن بەشێکی تر کە عەلایی سەرۆکایەتی دەکات پشتیوانی ناکەن لە ناو هێزە شیعەکانە بە هەمان شێواوی کە تا ئێستا یەکلایەنە و توێتی کە پشتیوانی دەکایە پشتیوانی ناکات هێزە کوردیەکانن کە هیچ شتێکیان لەو بارەیەوە نەوتووە ئەم دوو بەشبوونە ئەم دابەشبوونە لە ڕای جیاواز لەسەر دیاریکردنی محەممەد تۆفیق عەلایی چ ئاستەنجێک بۆ محەممەد تۆفیق عەلایی دێنێتە پێش لە دیاریکردنی کەسانی دیاریکراو بۆ کابینە وەزارەکانی و هەروەها لە وەرگرتنی متمانەی پەرلەمان و دواتر لە پشتیوانیکردنیشی لە هەنگاوەکانی حکوومەتەکەیدا. لە ڕاستی داوایە بێکێشە نابێت پێکەنانی ئەو کابینەیە بەڵام ئەوەی کە گرنگە ئەوەیە کە ئەو هەموو هەوڵێک دەدات هەم حیزبە سیاسەکان ڕازی کات بەوەی ئاسانکاری بۆ بکەن و زمینەی بۆ لەبارکەن لە جێبەجێکردنی ئەو ئەرکە نوێیدا و ئەمە ئەو کرانەوەیە لە جێ خۆیدا دەبێت کاتێک کە عەلاوی بتوانێت لە پێکەنانی ئەو حکوومەتە ئەو کابینە حکوومەتەیە سەرکەوتوو بێت و بەمە هەم دەرفەتی ئەوە بۆ حیزبە سیاسەکانش دێتە پێشەوە کە نەکەونە نێو ململانەیەکی سیاسی وا خوانەخواستە وەک ئاماژە پێ دەکرێت بێتە شەڕی ناوەخۆ لە عێراقدا چونکە ئەگەر عەلاوی نەتوانێت لەوەیە سەرکەوتوو بێت بەدڵنیاییەوە ململانیەکان دەچنە ئاستێکی خراپ و ئاماژەی مەترسیدار لەمڕۆ هەیە بەڵام ئەگەر زەمینەی کارکردن لەلایەن حیزبە سیاسیەکانەوە بۆ عەلاوی بێتە ئاراوە و بێتەوە ئەوەی بتوانێت سەرکەوتوو بێت لە دیاریکردنی وەزیرەکانی بۆ تەواوکردنی کابینەکەی بەو شێوەیە دەتوانێت وەک سەرەتایە کارێکی باش بکات بۆ گەشەپێدانی ئابووری و هێنانە پێشەوەی دەرفەتی کار ئەمەش بە دڵنیاییەوە بە پشتیوانی هێزە سیاسیەکان و بە پشتیوانی پەرلەمانیش ئەم پرۆسەیە تاک کەسەکان دیاری دەکات ئەوە لە لای خۆیەوە دواتر ئەمە دەچێتە پەرلەمانەوە لە پەرلەمانیش پێویستە پشتیوانی لێ بکرێ و بڵین بڕیاری تێدا بدرێت و بەم شێوەیە دەتوانێت بچێتە قۆناغی دەست بەکاربوونەوە بەڵام ئەگەر بێت و نەتوانن هێزە سیاسیەکان ڕێکەون لەوە سەرکەوتوو بن ئەوە بە تاکید بە دڵنیاییەوە کاردانەوەی خراپی دەبێت و چ لەسەر ئاستی شەقام وە چ لەسەر ئاستی ململانەی توند و تیژ کە دوجار لە بەرژەوەندی خەڵکی عێراقدانیەوە لە بەرژەوەندی پرۆسی سیاسی عێراقدانیە ئێستا دەرفەتێک هاتۆتە پێشەوە کە دەرگایەکی سیاسی کراوەتەوە بۆ گۆڕانکاریەک لەم دۆخە چەقبەستوەی کە هەیە و سەرکەوتنی ئەم لە هەمان کاتدا سەرکەوتنی هێزە سیاسیەکانە بەمەرجی ئەوەی بتوانێت هاوسەنگانە مامەڵە لەگەڵ بارودۆخی نوێدا بکات و ئەوەی کە پێ دەوترێت وەکو باسم کرد گەشەپێدانی ئابووری دەرفەتی کار لە ئاستی هەموو عێراق بەتایبەتی ئەو ناوچانێک کە کێشەی خزمەتگوزاری زۆریان هەیە کێشەی کارەبایان هەیە کێشەی ئاویان هەیە ئاوی خواردنەوە ینی ئەمە دەرفەتێک دەبێت بۆ دەرفەتێکی سەرەتایی دەبێت بۆ پەیوەندی محەممەد تۆفیق عەلاوی و کورد چۆن ئەبێ پێ دوای ئەو ڕێکوتنانی لە ماوەی ڕابردوودا بە تایبەتی لە سەردەمی دکتۆر عادل عەبدولمەهدی هاتنە ئاراوە دایبەت بە بودجە موچە نەوت ئەم ڕێکەوتنانە وەکو خۆی دەمێننەوە پێ دوایە محەممەد تۆفیق عەلاوی وەکو دەوترێت دەمولوتی لەگەڵ کووردا باش دەبێ یان چۆن خوێندنەوەتان چییە بووی؟ من پێم وایە ئەوەی کە ئەرچی ئەوە پێویستە وەکوتم هاوسەنگانە مامەڵە لەگەڵ بارودۆخی عێراق بە شێوێکی گشتی و کوردستانیش بە تایبەتی بکات ئەمەی کە لە ئارادایە ئەم پێم وایە بەردەوام دەبێت چکە پێویستی بە کوردیشە بە هەمان شێوە لە ڕاستیدا کورد ئەوەندەی بەشەکە لە چارەسەر و لە پشتیوانیکردنی داواکاری جەماوەر یان شەقام ئەوەندە بەشێک نەبووە لە کێشە و لە داهاتووشدا لە بەشداریکردنی لە حکوومەتدا
بە هەمان شێوە بەشێک دەبێت لە چارەسەر و کوردیش داواکاری خۆی هەیە لە چوارچێوە ئەو کارنامەیە کە هەیە هەرچەندە حکوومەتێکی کاتیە بەڵام بۆ درێژەدان بە ژیانی سیاسی با بڵین پەیوەندی نێوان هەرێم و بەغدا پێویستە ئەو حکوومەتە بە هەمان شێوە بەرنامەی کاری درێژە پێدان و بگرە زیاتر چاک باشکردنی پەیوەندیەکان بێت نەک هە لەسەر ئاستی ئابووری بەڵکو لەسەر ئاستی بڵین ئابووری سیاسی بەڵکو لەسەر ئاستی سەربازیش چووکە تاوەکو ئێستا یەکێک لەو کێشە سەرچیانەی کە هۆکاری ناسەقامجێری عێراق بووە و هەتاکو ئێستاکەش ماوەتەوە پاشماوەکانی داعشن و دیاردەی توندوتیژیە داعش لە نێو شارەکاندا و داعش لە دەوروبەری شارەکان بۆ خۆ ئامادەکردن بۆ قۆناغێکی نوێی لەو شەڕی دەستیان پێکردووە لە ناوچەکاندا بۆیە پێویستە لەمڕۆوە هاوکاری هەرێم بێت و لەگەڵ هەرێم ڕێککەوتن بکرێت بۆ ئەوەی ئەو بۆشایە ئەمنی و ئاسایشەی کە لە نێوان هەرێم و بەغدا هەیە نەهێڵدرێ و ئارامی زیاتر لە ڕووی سەربازیەوە بێتە دی و تەواوکاری ئەو ئارامیە پشتیوانی نێودەوڵەتیە پشتیوانی هێز هاوپەیمانەکانە و پشتیوانی وڵاتانی دەوروبەرە بۆ ئەوەی بتوانێت سەرکەوتوو بێت ئەم هاوسەرجی ڕاگرتنە ئەرکێکی گرنگی کابینەکەی عەلاویە بۆ ئەوەی بتوانێت لەو ڕێگەیەوە دەرفەتی کار بێتە پێشەوە لەو ڕێگەیە بوارێک بێتە پێشەوە کە ئاسایی بوونەوەی تەواوی بارودۆخەکە بێت چ لەسەر ئاستی سیاسی چ لەسەر ئاستی کۆمەڵایەتی و چ لەسەر ئاستی سەربازیش. زۆر باشە کاکڕانچ یعنی دەمەوێت بپرسم کە لە ئایندەیەکی نزیکدا پێدەچێ محەممەد تۆفیق عەلاوی گفتوگۆی نزیک و ڕاستەوخۆی لەگەڵ هەرێمی کوردستان هەبێ لەگەڵ هێزەکان لە هەرێمی کوردستان و ڕەنگە حکوومەتی هەرێمی کوردستانیش پێویست دەکات کوردی هیچ مەرجێک لە بەشداریکردن لە کابینەکەی محەممەد تۆفیق عەلاوی بخاتە ڕوو. مەرجی هەرێم هەمیشە ئەوە بووە کە ئەو داواکاریە دەستوریانەی کە هەیەی و جێ بکاتەوە لە کارنامەی حکوومەتەیەک لە دوایەکانی هەبووە و ئەو کێشانەی کە پەیوەندیدارە بە ئێمە و هەرێم لە مەسلەی بودجە لە مەسلەی مافەکان و بڵین ئستحقاقاتی پێشبەرگا لەوەی پەیوەندیدارە بە مادەی 140 لە هەموو ئەو کێشانە ئەو داواکاری گشتی هەرێمی کوردستان بووە بۆ ئەوەی ئێمە بە شێوێکی ئاساییانە لەگەڵ بەغدا بڕۆین بەڕێوە و بە هەمان شێوەش هەر ئەو داواکاریەکانی کورد داواکاری گشتیە لە پێناوی ئاسایی بوونەوەی زیاتر لە پێناوی ئەوەی کە ئێمە بەشداری ئێمە لە چوارچەوەی عێراقدا بەشداریەکی هاوسەنگانەیە لە پێناوی وەدیهێنانی خۆشگوزەرانی زیاتر لە پێناوی خەمی زیاتر بۆ ئەوەی بتوانین لە چوارچێوەی ئەو عێراقیە مافە دەستوریەکانی خۆمان وەدی بێنین و بە پێچەوانەوە گرە و لەسەر بێبەشکردنی کورد نەکرێت لەو مافانەی کە هەیەی لە چوارچێوەی دەستوری عێراقدا ئەو داواکاریانە داواکاری دەستورین و نەنجیش نییە بۆ عەلاوی بە پێچەوانەوە دەبێتە سەرچاوی هێز بۆی کە کورد پشتیوانی بکات و ئەو داواکاریانە پشڕاست کاتەوە بۆ کورد. بەڵێ زۆر سپاس دەکەم بەڕێز کاک ڕەنج جعفەر چاودێری سیاسی کە ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمان بووی سپاس بۆ بەشداریکردن سپاس بۆ ئەوش کە بینەری گەرما و گەرم بوون هەر شاد بن و خواتان لەگەڵ.